طبعا چاندنی نەمام دینیەن و دنیاییان سوودێکی زۆر باشی هەیە. من دەستخۆشی لە ڕێخەری ئەم کاراکەم بەڕاستی، چونکە هەر نەمامێک کە لێرە بچێنرێت سوودێکی باشێ بێ بۆ شارەکەمان و هیوادارم ئەم هەڵمەتە بەردەوام بێت. و ئەمە من بەڕاستی بیرۆکەیەکی ترم لە مێشکا بوو. من پێم باش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە خەستەخانەی لەدایک بوون لە سلێمانی هەر مناڵێک لەدایک بوو حەقە خاوەنی مناڵەکە دارێک بنێژێت، وەسڵەکەی بەرێتەوە ئەنجا لەوێ ئیشی وڵاتە بۆ با بڵێن ئیشی وڵاتە و ئەوە بۆ خێزانی بکەن. ئەمڕۆ بە هاوکاری هەریەکە لە ڕێکخراوی CDO و بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی کۆمەڵە نەمامان بۆ ئێرە دابین کردووە و هەوڵێین نەمامەکان لێرە دابچێنین. هم کماما بلاف کنید چونکه ویروسه یک ویروسه که کجاکه و مجب جواب خودید ما چندی قربانی اوه ویروس دانو هیویدارنش خلک که اوه کمامه بکار بینن خوب پاراستن چیترش چاره سریه بلا اف قربانی مدان او بین نه هیچ تابنو. خودی نیازید میت لازم یت کتینه و هوارد میت کتینه و برادرت میت کتینه و سایقت کتینه. یعنی افتشته نه بو سایقی گیره دایان بو مالکی هم بو کسی هم بو زنگین هم بو فقیری. اوه ایش اوه کسی ناس ناکد اوه که هات خیر کسی گرد. خب پاراسن چطورش چاره سریه. هکه هر که شما خب پارزت دایوان چطور همان ناکتر. و کاری که جوانش راستی هم دست خوشیل همی کسید کن اوه وان شولات کن. اجبر خوب زورم قماش خوب دينتينم واشيركم اشخر يك ولي فروش مقد بيجي طلبيها مثلا اي صيدليه بخوازم بستوبين بستده ابه هو فقط لا غير وكيل طبعا جاري زبونتين مثلا صوتي اخوني الشخصي اللي يدخل صوتي ابراج خوازن اي حسب شو بخوازن جوار اللي يدخل وسعر قولوا رمزي يعني حزار وبين صدق وبوارتنا بجاريه مجوا ناس من الطو شيء كن الطو يعني خلكين هاد جمل وغازن ذكرن بين عملت شكل ما كر طوق تاني اجبو يعني انسان تي مرتاح به بسوي وكي طلبيها انا ايه سوتي خسر خوازي مثلا ام سوتي والد خن سوتي واني شخصي بن ايه فلا قرطونه هنا طلابي مدرسه لو بيتر خد كن طلاب